کاکسالار لە ڕاستیدا کەمەندامی سەنگەرە ئەم پیاوە بەڕێزە موچەکەی کەم کراوەتەوە بۆ نیوە ئەمیش کەس ینی خێزانی کەمەندام و وابزانم دوو مناڵی کەمەندامیشی هەیە بژێوی ژیانی زۆر قورس بووە دیارە هەوڵی داوە لە ڕێی دەستگێڕیەوە بژێوی ژیانی خۆی دابین بکات بەڵام بە پێچوانەوە حکوومەت ینی بەداخەوە سوکایەتیان پێکردووە و پیان و تۆ چەچاوازی و شوێنەکەت ناکرێت لەو شوێنە ئیش بکەیت پێویستە ئیش نەکەی ئەویش سەیری بارودۆخی ژیانی خۆی کردەوە سەیری ئەو وەزعی کردووە سەیری ئەم وڵاتی کردو کە لە هیچ وارەکە ئاساسی جێبەجێ ناکرێت جگە بەسەر فەقیرانە بێ ئەویش بەڕاستی کاردانەوەیکی توندی هەبوو و بێتاقەتی دەربڕیەوە لەسەر وەزع بۆیە بڕیاری داوە کە خۆی بسووتێنێ ینی یەکێک لە هۆکارە گرنگەکان بەڕاستی ژیانی قورسی ئەو پیاوە بەڕێزە بووە بارودۆخی خێرەوادەکەی لە ڕووی دارایەوە زۆر قورسە چونکە ئەم بەڕێزە موچەیەکی کەمی هەیە و موچەی کەمەندامیشی نییە بەهۆی ئەوەی کە بە حساب کەمەندامی سەنگەرە ینی پێشمەرگە بۆ خۆی فەقیرە ینی موچەیەکی کەمی هەیە و بەڕاستی خۆیشی کەمەندامە و خێزانی کەمەندامە دوو مناڵیشی پێم وابێ کەمەندامن سێ مناڵی هەیە خۆی دوانیان کەمەندامە ینی بەڕاستی بارودۆخەکەی زۆر قورس بووە.